ئەوە ناکایە پیاوێکی هەڵەتی ناوە نایتر لەمە دوای دی ناکەی گولەیەکت ئایدی منە تۆ ڕادەکەی من دوات دەکەم هەموو ڕۆژێک چاوەڕێم کە ئیتر حیسابی ئەوە ناکەم کە لەکوێوە هاتووم لەمە دووە ئاخ تۆی بیگرە پیا کوژەکەت تەمووز علي علي ئەوە عومەرە ئەزال عومەرە لەکوێ دەیزانی بە تۆی وتووە ئێستا چی دەبێ کاک عەلی ها عومەر دەژی ئێستا ئێمە چیمان بەسەردێ ها لەوەی بەهار دەستت هەیە ڕاستیم پێ بڵێ جەنگیز دەستت هەیە نەخێر نەخێر سوێن دەخۆم عەلی شتیوان نییە چۆن شتوا دەبێ چۆن دەبێ کاک عەلی کوڕە ئەوە بەهار بوو بەهار پێی نیشاندام ئەو ئیندام هیچ شتێکم پێ نەکرا ویستم بێ مەلاتان دەتخوا باوەڕ بکە ئێستا ئەوە یەکتان گرتەوە وایە تۆ دووبارە گەڕایتۆ لای عومەر لە تۆ خۆش بووانیە دەبینی لە ئیشانیش خۆش دەبێ بەس من دەمێنمەوە عەلی کاکە عەلی من چیم بەسەردێ کاکە عەلی تۆ لە کۆتاییدا بە سزای خۆت دەگەی باشە من بۆ دەبێ ئەم شتە قبوڵ بکەم چونکە لێرەم وات دەزانی ئەمڕۆ هەموو شتێکت تەواو دەبێت هەر بۆیە گەورەترین یاسای خۆت شکات کەس نەیەتوانی بتبینێ هیچ کەسیش نەیەتوانی بگاتەوە بەڵام ئەمڕۆ دەرگەکانی ماڵەکەت کرایەوە ئەمڕۆ دەستێنەدانی تۆ تەواو بوو کەنعان باگ ئەقڵانەیە هەر گومانێکە تەبێت لەو شتێ بەتەمای بیبیتەوە گومانی ئەوەیە لە کۆتاییدا بێبەرکردی کار دەمێنی ئەوەش لە ڕامیز فێر بوو ئەو لەم پەیوەندیم بە پۆلیس کردووە وا دیێ ڕازی
من حەقم ئەزەل لایەنی حەق منم ئەو نییە باوەڕ بە من ناکەی بەڵام ڕۆژێک تێدەگەی من حەقم دەزانم بۆ خۆی ئەمە دواوانەیە بە بیانووی تۆڵە زەر بە چێ دەکەی چی دەکەی ڕوو لە چێ دەکەی لە کوێش دەوەستین لێرەوە ئێمە لەبەرەوەی تۆ نەتویست بۆیە هیچم نەکرد عومەر چونکە تۆ وتت بێڵێ ئەخر ئەوە بکوژی بەهارە با من بمرم بەڵام با بچمە ژوورەوە کاری وانە تەواو بکەم عەلی دەبڵێ کاکە چیتر بە مەڵێ عومەر کارێکم لەگەڵتان ماوە هێشتا نەکراوە با بچین ئەو تەواو بکەین ئەیشان نۆرەی ئەویش دێ باشە ئیتر دێم بۆ یەکتر بینین ناوە عەلی تۆ هەندێک چەرەزات بینە ئەزەر تۆش کار بێنە یاری بکەین هەر وەکو ڕۆژانی ڕابردوو بەڵکو لە سەریەوە دەست پێ بکەینەوە ها نابێ مەحاڵە کوڕە دەبێ ئێمە دەتوانین دەی چی ڕوو دەدا؟ ئەوە بوو کامێت ساڵجی کوشت بەهار تەزجانیش ئەو کوشتی کەنارومی هەڵخەڵەتێنیش ئەو کوشتی دانی پیانە دانی بەوەش ناچۆن تاوانەکەی خستە ملی جەنگیزەوە ڕاکردنێ بەندیخانە بۆ کوشتنی عومەر من سەربەستم عومەر خۆت تەسلیم دەکەی دواتر دەچێت دادگا و ساقی دەکەنەوە لەبیر کەم مەحاڵە